بە هاوکاری شەریکی ئەسترازێنیکا کە یەکێکە لە کۆمپانیا گەورەکانی دەرمان بەشێک لە نەخۆشخانەی سلێمانی لە نەخۆشخانەی مناڵانی فێرکاری سلێمانی تایبەت کراوە بۆ نەخۆشانەی کە تووشی ڕەبووە بن و هەناسەیان تون دەبێ پێویستیان بە عیلاج بە چارەسەر هەیە. ئەم شوێنە یان بەشە تایبەت کراوە لە یەک کاتا 8 مناڵەتوانن چارەسەر وەربگرن و ئەم پرۆژەیە سەرەتاکەی لە پارێزگای سلێمانی و دەستی پێکردووە. کۆمپانیاکە وا بەنیازە لە هەموو نەخۆشخانەکانی گشتی پارێزگاکانی عێراق ئەم کارە ئەنجام بدا. بە سپاسەوە بۆ یەکەم جار پرۆژەکەی لە پارێزگای سلێمانی جێبەجێ کردووە و پرۆژەکە پرۆژەیەکی جوانە. بیرۆکەکە ئەوەیە کە مناڵەکان هەم لە شوێنێکی گونجاوە هەم چاوەڕێ ئەوە نەکەن چونکە خۆتان نەزان ئەو کەسانی کە ڕەبۆیان نەبێ یا هەناسەیان تون نەبێ ژیانیان نەکەوێتە مەترسیەوە. بۆیە لە یەک کاتا 8 نەخۆش چارەسەر دەکرێن. سپاسی ڕێکخراوی مامەکەین کە هەمیشە هاوکاری بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بووە و لە نەخۆشخانەی مناڵانیش ئەرکی کێشاوە واجهەی نەخۆشخانەکەی نۆژەن کردوێتەوە و زۆر سپاسی کۆمپانیای قەیوانەکەین کە نەخۆشخانەیەکی تەواوی لەگەڵ کلینیکێکی ڕاوێژکاری لە نەخۆشخانەی مناڵان دروست دەکات کە ئەتوانم بڵێم نەخۆشخانەیەکی مۆدێرن و پێشکەوتووە بێت.